باز لە بەردەوامبوونی گفتوگۆکانەکەی لەبارەی پێکهێنانی حکوومەتی خۆجەیی کەرکووک هەروەها وەکەزانی کە پرسی پێکهێنانی ئیداری خۆجەیی کەرکووک سێ مانگی بەسەرات تێپەڕیەوە بەسەر هەڵبژاردننی بەڵێ بەسەر هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگای عێراقدا تێپەڕیەوە بەڵام تا ئێستا پارێزگارێک بۆ کەرکووک دیاری نەکراوە. ئێمە بە شێوەیەکی گشتی باز لەم بابەتە کەیمزانی هۆکارەکانی چییە؟ بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر ئەحمەد کەرکووکی ئەندامی ئەنجومەنی پارێزگای کەرکووک کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە کەرکووکەوە لەگەڵماندا دەبێت. دکتۆر سڵاو لەبێت بانیت باش سپاس بۆ ئامادەبوون سپاس بۆ ئەوی کە میوانی بەردەوامی پرۆگرامەکەمانی. دکتۆر بەیانی باش. بەیانی هەموو لایەک باش سڵاو لە ئێوەش بێت. زۆر سپاس. دکتۆر ئەگەر دەستپێک لەوەوە دەست پێ بکەین بزانین بە دیاریکراوی هۆکاری دیاری نەکردنی پارێزگارێک بۆ کەرکووک و هەروەها ئیداری خۆجەیی بۆ چێگەڕێتەوە. بەڵێ سڵاوتان لێبێ سڵاو لە بینەران. طبعا تاخیربوون لە گەیشتن بە ئیتیفاقیەتێک یان بە ڕێککەوتنێک بۆ دابەشکردنی پۆستەکان لە پارێزگای کەرکووک ئێمە پێشبینیمانە کرد لەبەرەوەی لە دوای هەڵبژاردنەکانی 18/12/2023 هەموو لایەنە سیاسیەکان بە تێکڕا داوای پۆستی پارێزگاریانە کرد. ئێمە هەوڵمانداوە لەگەڵ لایەنە سیاسیەکانە بە شێوەیەکی عەقڵانی گفتوگۆیەک بکەین و نزیک بوونەوەیەک تا ڕادەیەکی باش بوونی هەیە. لە سەرەتادا ئەوە بوو کەمێک تەشەنوجات هەبوو، دوورکەوتنەوە هەبوو، بەڵام ئێستا وەگەڵێ ئەو بەستەڵەکانەی جاران هەبوو ئێستا نەماوە. ینی کۆبوونەوەکان و گفتوگۆکان و لێک تێگەیشتنەکان بەو ئاراستەیەن کە ئیتر ئەبێ ینی هەمووی دان بەوەیە بنێ کە هەر کەسە و بە پێی حەجمی خۆی بە پێی ئیستیحقاقی ئینتیخابی خۆی پۆستی بەش بدرێ. ئێمە زۆر بە ئاشکرا لەگەڵ لایەنەکانە چەند خاڵێکمان ڕوون کردەوە. یەکەم کەس لە یەکەم لایەن ئێمە بووین باسمان کرد کە حکوومەتی خۆجێیی شاری کەرکووک پێویستەکە لە سەرجەم پێکاتەکان پێک بهێنرێ و هیچ پێکاتەیەکیش نابێت بچێتە ماڵەوە و پێکاتەکانی دیکەش هەموو پۆستەکان ببەن. لەبەرەوەی ئێمە بڕوامان بە سیاسەتی تەهمیش و پەراوێز خستن نییە. زۆر تەکیدمان لەوەشە کردەوە و ئێستاش تەکید لەواکەینەوە کە بەڕاستی حکوومەتی خۆجێیی لە شاری کەرکووکە پێویستەکە بە کورد و عەرەب و تورکمانەوە بەڕێوە ببرێ. ئەمە یەک. دووەم ئێمە کە داخلی پرۆسەیەکی دیموکراسی وەکو هەڵبژاردن بووینە مەسرەفی تیاکراوە و بەڕاستی ماندوێتی تیا بینراوە هەموو لایەنەکان. ئێمە چوەکو کاندید کە سەرکەوتوین بۆ لەو پرۆسەیە چوەکو لایەن و ئەحزابی سیاسی لەبەرەوە ناکرێ ئێمە یعنی ئیرادەی خەڵکەکەمان ویستی خەڵکەکەمان دەنجی خەڵکەکەمان ئێمە وەلا بنین چونکە ئێستا لە کەرکووکە هێزی یەکەم بە پێی ئیستیحقاقی ئینتیخابی بێ یەکێتی نیشتیمانی کوردستان هێزی یەکەمە و خاوەنی 5 کورسیە بە هەموو کورد 8 کورسی پێکەهێنن لەبەرەوە ناکرێ ئێمە ویستی خەڵکیش وەلا بنین. ئێمە داوای پۆستی پارێزگارمان کرد لەسەر مەبنای دەنگەکانمان کورسیەکانمان استیحقاقی ئینتیخابی، بەڵام ئیتر هەر کەسە و هەر لایەنێک پاساوی خۆی هەبوو بۆ ئەو پۆستە بۆیە تا ئێستا ئەو تاخیربوونەوەی پێوە دیار بووە و لەم دوایەشە ئەو کۆبوونەوانەی بەڕێز سوودانی لەگەڵ لایەنە براوەکانی یان قیاداتی لایەنە براوەکانی بڵێنە هەر سێ پێکهاتەکەی شاری کەرکووک کەمێک تاخیری کرد. ئێمە سەرەتا ویستمان دانیشتنەکان بکەین بەبێ ئەوەی هیچ بڕیارێکی سیاسی تیا بدرێ، بەڵام لایەنی عەرەبی و تورکمانی نەهاتنە ناو دانیشتنەوە و نیساب تەواو نەبوو بۆیە نەمانتوانی دانیشتنی یەکەمی ئەنجومەنی پارێزگا بەڕێوە ببین. بەڵێ دکتۆر بەپێی چەند میدیایەکی عەرەبی سەرۆکوەزیرانی عێراق بەڕێز خالی شوانی ڕاستپاردووە بۆ ئەوەی حکوومەتی خۆجێیی لە پارێزگای کەرکووک پێک بهێنێت. ئەمە تا چەند ڕاستە؟ زانیاری تێ لەو بارەیەوە؟ بڕوا ناکەم جارێ یەکلا کرابێتەوە. ئەمە تەنها چەند میدیایەکی عەرەبی بەڵێ بەڵێ ئەوەی کە ئەوترێ ئوستاز ئەوەی کە ئەوترێ تەنها لە سوشال میدیایە هێشتا لە هیچ پێگەیەکی فەرمی نە لە عەرەبی نە لە کوردی بڵاو نەکراوەتەوە. ئێمە هیوادارین کەسێک بکرێتە پارێزگاری کەرکووک ببێتە برا گەورە
من بەش بە حاڵی خۆم دڵخۆشە بم کە ببینم دکتۆر خالید شوانی ئەگانی لە ڕاست پێردراوە بە شێوەیەکی کاتی تا کەرکووک بەڕێوە ببە بەڵام ئەم بابەتە تەنها پێشنیارە ینی ئەوەی کە ئەوترێ یان جاری وهەیە باسی ئەوەکەن کە لە سوۆشیال میدیا کاندیدێک دیاریکراوە یان ناوێک ئەهێنن یان ئەمە ینی ئەوە بڵێم هێشتا کە هیچ ناوێک نەهێنراوە و هیچ کاندیدێکیش دیاری نەکراوە تەنها ئەوەیە گفتوگۆکان بەردەوامن ئێستا گفتوگۆیەک یان دانیشتنێکی دیکەی بەڕێز سەرۆک سوودانی لەگەڵ لایەنە براوەکانە ماوە چاوەڕێی ئەو کۆبوونەوەیەکەین ئێمە ژۆکۆ ئەندامانی ئەنجومەن چاومان لە دەرەنجامی ئەو کۆبوونەوەیە. کەواتە دکتۆر هەر لەسەر بابەتی سوودانی و کەزانی کە لە ماوەکانی ڕابردوودا سوودانی دووجار لەگەڵ سەرکردەی لایەنە براوەکانی پارێزگای کەرکووک کۆبووە بۆ ئەوەی کە حکوومەتی خۆجێی پێک بێنن ئەنجامی و کۆبوونانە چی لێ هات بۆچی بە شێوەیەکی باش کۆبوونەوەکان ناکرێت بۆ ئەوەی کە پارێزگارێک بۆ کەرکووک هەڵبژێردرێت؟ بڵێ طبعا ئەم کۆبوونەوەی بێتە سێمین کۆبوونەوە لە کۆتاییە بە لایەنەکانی بەوازەحی وتبوو کە پێویستەکە هەر سێ پێکهاتەکە بگەنە یەک ئیتیفاق بۆ ئەوەی تەشکیلەی حکوومەتێک دابنرێت بەویستی هەمووان بێ بەڵام دیارە جارە نەگەیشتونەتە ئەو ئیتیفاقە کۆتاییە تا بچونە ناو کۆبوونەوە تاخیربوونی کۆبوونەوەی سێم کە ئەبواە یەکشەممەی ڕابردوو بواە بەڵام تەجیل بوو لەبەر ئەوەی لایەنە سیاسەکان هێشتا نەگەیشتونەتە ئیتیفاقی نهایی بۆیە کۆبوونەوەکە نەکراوە و من پێشم وایە ینی بەم زوانە هەم کۆبوونەوەکە ئەکرێ هەم ئەنجومەنی پارێزگای کەرکووکیش ئەکەوێتە دەست بەکار بوون. کەواتە دکتۆر بە شێوەیەکی گشتی داواکاری لایەنەکان بەتایبەت لایەنە کوردەکان بۆ پێکهێنانی حکوومەتی خۆجێی لە ئێستادا چییە؟ بەتایبەت یەکێتی نیشتیمانی کوردستان کە بەردەوام لە هەوڵدا بوو ئەوەی کە پارێزگارێک بۆ کەرکووک هەڵبژێرێ و پارێزگارەکە کورد بێت و یەکێتیش بێت باماشەوە. بەڵێ ئێمە تا ئێستاش سوورین لەسەر داواکەی خۆمان و قرار بێ ئەگەر داخلی پرۆسەی دیموکراسی بین و داخلی هەڵبژاردن بین ئێمە ڕای خەڵکەکەی خۆمانمان پێ گرنگە دەنگدەرانمان لەلا زۆر گرنگە کاتێک ئێمە داوای دەنگمان لە خەڵک کردووە لەم شارەیە پێویستەکە بگەڕینەوە بۆ دەنجی خەڵک ناکرێەوە لای بنین داوای ئیستیحقاقی ئینتیخابی خۆمانمان کردووە کە بەپێی ئەو دەنگانە بێ بەپێی ئەو کورسیانە بێ ئێمە بێ پۆستی پارێزگار بەرین لەبەرەوە سازشمان لەسەر ئەو داواکاریە نەکردووە تا ئێستاش لایەنەکان ینی لە گفتوگۆیان بۆ قەناعەت پێکردنی پێکاتەکان بە تایبەت یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ هەموو لایەنەکانە لە گفتوگۆیایە بۆ ئەوەی قەناعەتیان پێ بکات تا بتوانین حکوومەتی خۆجێیی بە زووترین کات پێک بێنین. بەڵێ دکتۆر بەپێی زانیاریەکانی لای تۆ لایەنە بڕیار بەدەستەکان لە بەغدا و سەرۆک وەزیرانی عێراق چه هەڵوێستێکیان هەیە؟ ئایا لایەنە سیاسەکان جارێکی دیکەش لەگەڵ سەرۆک وەزیرانی عێراق کۆبنەوە لە داهاتووشی نزیکە؟ بەڵێ کۆبوونەوەکە ئەکرێت وەکو باسم کردیانی تەنها لەبەر ئەو هۆکارە دواخراوە کە هێشتا نەگەیشتونەتە ئیتیفاقی نهایی پێم وایە لە داهاتوویکی نزیکە چەند ڕۆژی داهاتووە ئەوە کۆبوونەوەکە ئەنجام بدرێ ینی لە کەناڵەکەی جەنابیشتانەوە پێم وایە بێجارێک باسم کرد پێم وایە ئەم کۆبوونەوەی کە دێت کۆتا کۆبوونەوە ئەبێ و یەکلاکەرەوەشە بێ بۆ هەر سێ پێک هاتەکە تەشکیلەیەکی وەهادا بدرێ بۆ حکوومەتی خۆجێیی تا ئێمەش بتوانین وەکو ئەندامانی ئەنجومەن بڕیاری لەسەر بدەین لە ناو ئەنجومەنی پارێزگا بەڵێ لە داهاتوویکی زۆر نزیکە موژدەی خۆش بەڕێوە ئینشاءالله. باشە کەواتە دکتۆر لە ماوەکانی ڕابردوودا باز لەوە کراوە کە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگا 2 ساڵ بە 2 ساڵ بە هەر 2 ساڵە و لای یەکێک بێت ئەم بڕیارە چی لێ هاتووە کار لەسەر ئەماکرێت؟ ئەمە ئەتوانم بڵێم تا ئێستا پێشنیاری براتروکمانەکان بووە بەڵام بەڕێز مالیکی بڵێن دەوڵەتی یاسا ئەم بابەتەی پێقبول نەبووە تا ئێستا هەر لە ناو لایەنی عەرەبیە ئەم پێشنیاریان پێ
قبول نەبووە یەکێتی نیشتیمانی کوردستانیش زۆر بە ئاشکرا داوای پۆستی پارێزگاری کردووە بۆ ماوەی 4 ساڵ بۆ ئەوەی نەبێت بەنەریتێک لە بڵین 2 ساڵ بە 2 ساڵ یان ساڵ و نیو بە ساڵ و نیو ئەم جۆرە گفتوگۆیانە بەڕای من ئاساییە چونکە هەر کەسە و داوای پۆستی پارێزگارەکە بە میکانیزمێک بە شێوەیەک لە شێوەکان پێشنیاری تروکمانە هاتوۆتە بەرباس باس کراوە بەڵام تا ئێستا بڕیاری لەسەر نەدراوە. بەڵێ دکتۆر هەڵوێستی ئەمریکا وڵاتانی خۆرئاوا چییە؟ ئایا ئەوانیش فشاریان نەکردو بۆی بە جۆرێ لە جۆرەکان ناکۆچەکان لەو بارەوە چارەسەر بکرێت؟ بەڵێ خوێندنەوەی من بۆ سیاسەتی ئەمریکا بەم جۆرەیە ئەمریکا جارێت تەداخلی هیچ بابەتێک ناکە هەتاکو نەگاتە ئەمری واقع بۆیە ئەمریکا زۆر جار سیاسەتی ئەمری واقع پەیڕەوەکە لە ئێستاە من بێدەنجیشی بەرامبەر ئەبینم بۆ ئەم کەیسی کەرکووک و حکوومەتی خۆجێیی ئەوە لە دوورەوە تەماشاکە بزانم ئەوان چیەکەن کە گەیشتە بنبەست ئەو کات لەوەیە تەداخلاتێ بکە نازانم بەڵام ئەمە خوێندنەوەی خۆمە بۆ سیاسەتی ئەمریکا لە مێژووی سیاستکردنی هەتا ئێستا. باشە دکتۆر وەک کۆتا پرسیارمان دەمەوێت ئەو بپرسم کاریگەریە خراپەکانی پێگنێنانی حکوومەتی خۆجەیی لە کەرکووک چێ بەتایبەت لەسەر فەرمانگە حکوومیەکان و هەروەها کاروبار و ژیانی هاوڵاتیانیش بە هەمان شێوە. وەڵاهی کاریگەری زۆر خراپی هەیە من پێشتر لێرەشەوە بانگەوازم کرد بۆ لایەنە سیاسەکان بە کوردی و عەرەبی و تورکمانیەوە کە پەلە بکەن فریاکەون بۆ ئەوەی بگەنە ڕێککەوتنێک تا ئێمەش بتوانین بڕیار بدەین بۆ دروستکردنی حکوومەتێکی خۆجێیی چونکە بەڕاستی کۆنەبوونەوەی ئەندامانی ئەنجومەن ئەو کەسانێک کە هەڵبژێردراون لەلایەن خەڵکیەوە زۆرێک لە کارەکانی ڕاگرتووە ئێمە ناتوانین هیچ هەنگاوێکی یاسایی و شەرعی بنین چونکە یەکەمین کۆبوونەوەمان ئەنجام نەداوە و دەست بەکار نەبووین بە فعلی بۆیە کاتێک گەندەڵیەکە بینین ناتوانین هیچ بکەین کاتێک کەیسێک دێتە بەردەستمان ناتوانین هەنگاوی یاسایی بۆ بنین هەتاکو یەکەمین کۆبوونەوە ئەنجام نەدەین زۆر جار ویستراوە پرۆژەیەک شتێک بابەتێک بەسەر ئێمە تێپەڕ ببێ بەڵام ئێمە بە چاوقاینی خۆمان وەگەڵێ قسەمان کردووە نەمان هێشتووە تێپەڕ ببێ لەبەرەوەی سوێندی یاساییمان خواردەوەکو ئەندامانی ئەنجومەن زۆر جار بابەتەکانمان لە ڕێی زەختی ئیعلامیەوە لە ڕێی فشاری خۆمانەوە نەمان هێشتووە تێپەڕ ببێ ئەینا کەیسێکی زۆرمان لەبەردەستە ئیشێکی زۆرمان هەیە بۆ ئەوەی بتوانین کاری لەسەر بکەین بەڵام چاوەڕێی ئیتیفاقی سیاسی ئەەکەین تا بتوانین یەکەمین کۆبوونەوەی خۆمان ئەنجام بدەین. بەڵێ زۆر سپاس بۆ زۆر بەڕێز دکتۆر ئەحمەد کەرکووکی ئەندامی ئەنجومەنی پارێزگای کەرکووک سپاس بۆی کەم بەیانیە لەگەڵمان نابوویت و کۆمەڵێک زانیاری زۆرت بەداین سپاس دەکەین. دەست خۆش دکتۆر.